خۆشەویستان، بێگومان مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆشت، کۆتایی پێهات، بەڵام مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆشت فێری ئەومانی کرد کە ئێمە دەتوانین 12 مانگە نوێژ بکەین. چونکە ئەگەر ئێمە توانیمان مانگێک بە جوانی نوێژ بکەین، کەواتە دەتوانین نوێژەکانمان بە جوانی بکەین. نابێتە عوزر بۆ ئینسانێک دوای مانگی پیرۆزی ڕەمەزان واز لە نوێژکردن و عیبادەتی خوا بهێنێ، چونکە ئەم مانگە فێرمانی کرد کە ئێمە دەتوانین نوێژەکانمان بکەین بە کاملی و بە جەماعەتیش. کەواتە چی عوزرێکەی بۆ کەسێک لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان لە یەکەم ڕۆژی جەژنە واز لە نوێژ و عیبادەت بهێنێ؟ بەڕاستی خوای پەروەردگار دەفەرمێ وەعبد ڕەبەکە حەتتا یەئتیەکە اليەقین. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، عیبادەت بۆ پەروەردگارت بکە هەتا ئەو ڕۆژەی مردن یەخت دەگرێت. خوای پەروەردگار ئەم عیبادەتە پیرۆزانەی داناوە، نوێژ و عیبادەتەکانی تر بە مانگی پیرۆزی ڕەمەزان کۆتایی هات، کۆتایی بە نوێژ نایە. نوێژکردن بەوە کۆتایی دێت کە ئینسان کۆتایی بە تەمەنی بێت. تۆی بەڕێزە بێ ئاگاداری ئەو خاڵە بیتە، ئەو کەسێک کە وازت لە نوێژ هێناوە، دووبارە وازت لە مزگەوت و عیبادەت هێناوە، ئەبێ ئاگاداری ئەو خاڵە بی تۆ عوزرت نییە لای خوای پەروەردگار. و لە ڕۆژی قیامەتە خوای گەورە یەکەم شتێکە محاسبەی تۆ دەکات لەسەری نوێژەکانتە. تۆ لە یەکەم پرسیار، لە یەکەم محاسبە تۆ ڕزگارت نابێت. چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی نوێژەکانی نەکرد بێ، خەمساردی بوو بێ لە نوێژەکانیدا، فەقەد خابە وەخەسیرە، ئەوە دۆڕاندوێتی، دنیا و قیامەتی دۆڕاوە. ئەو کەسەی ڕوو لە خوا نەبێت، خواپەرست و خوانەناس نەبێت، دۆڕاوە. لە دنیا و قیامەت بەشی شەرمەزاریە، چونکە ئینسانێک دژایەتی خوا بکە، ئینسانێک بە قسەی خوا نەکات، ئینسانێک ئامادە نەبێت لە دوای مانگی ڕەمەزان سەر بۆ خوای پەروەردگار نەوی بکات، دۆڕاوە. پێویستە بە خۆی دابچێتەوە، پێش ئەوی لە قیامەت لە محاسبەدا لە یەکەم پرسیاردا بدۆڕێ و تیا بچێت، پێویستە بە خۆی دابچێتەوە. ئایا خۆی گەورە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم بە خەڵکیان فەرموو مانگی ڕەمەزان نوێژ بکەن و تەواو؟ شتی وایان فەرمووە؟ یەک ئاەتێکەیە فەرموو بێتی بەس تەنها مانگی ڕەمەزان نوێژ بکەن، بەس تەنها مانگی ڕەمەزان وەرن بۆ مزگەوت؟ هیچ حەدیثێکەیە بە هەمان شێوە؟ نەخێر، تەنها شەیطانە گومڕات دەکات. ئێستا خەڵکی وا هەیە مانگی ڕەمەزانی گرتووە ئەڵێ لە غەزای بەدر و ئوحودا بەشداری کردووە، ئەوەندە خۆی بێ موهیمە، بەڵام ئاگال لەوە نییە کە خوای پەروەردگار چەندی لێ قبوڵ کردووە چەندی لێ قبوڵ نەکردووە. خوا پێویستی بە عیبادەتی ئێمە نییە. کەواتە مانگی پیرۆزی ڕەمەزان فێری ئەومانی کرد دەتوانین نوێژ بکەین بە بەردەوامی، و عوزریشمانیە لە دنیا و قیامەت کە نوێژ واز لێ بهێنین.